چەند ڕۆژێکە لێرە و لەوێ دام و دەستگاکانی ئەمنی پارێزگای هەولێر دوور لە هەموو عورفێکی یاسایی و شارستانیانە کە لە حالەتەوە بۆتە دیاردا شەوانە هەڵدەکوتنە سەر هەواڵانمان بە بیانۆی بێ بنەمای یاسایی لە ماڵەوە دوور لە بنەماکانی مافی مرۆڤ لەلایەن هێزە تایبەت و دەمامکدارەکان دەرفێنرێن و دەبرێن بۆ شوێنی نادیار بۆیە داوا دەکەین لە هێزە ئەمنیەکانی دەکەین کە چارە نووسی دەژی کراوەکان دیاری بکرێت و دەست بەجێ ئازاد بکرێن چونکە هێزە ئەمنیەکان لە پارێزگای هەولێر بەرپرسیارن لە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان. دووەم، داوا لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی دادوەری و سەرۆکایەتی دادوەری گشتی و دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ دەکەین کە بە ئەرچی سەرچی خۆیان هەڵبسن بۆ ئەم مەبەستە. داوا لە وەفدی دانوستکاری یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین کە هەڵوێستێکی جدیانە وەربگرێت ئەم جۆرە دیاریانە بۆستێن بۆ ئەوی کۆبوونەوەکان بەردەوامی هەبێت. لە کۆتاییدا دەڵێ بەردەوام بوونی ئەم کارە نایاسایانە لەلایەن هێزە ئەمنیەکانی هەولێر ئەنجام دەدرێت دەبێتە هۆی تێکچوونی ئاشتی کۆمەڵایەتی تەبایی نێوان یەکێتی و پارتی. بۆیە داواکارین لە هێزە ئەمنیەکانی هەولێر دەست لەو دیارلێ هەڵبگرن و هەڤاڵانمان ئازاد بکەن ئەجینا ئۆباڵی هەر ڕووداوێکی نەخوازرا و دەکەوێتە ئەستۆی هێزە ئەمنیەکانی شاری هەولێر.